وتواطأ معهم بعض من سموا بالبرزانيين. درەنگانێکی شەوی سیوێکی تەموزی ساڵی 1983 هێزەکانی ڕژێمی بەعەس بە فەرمانی سەدام حوسێن سەرۆکۆمەریە و کاتی عێراق ئەنفالی بارزانەکانیان دەست پێکرد لە گەرمەی شەڕی نێوان عێراقیێران کە ماوەی 8 ساڵی خایان ئەنفالی بارزانەکان بە 3 قۆناغ ئەنجام درا. جيش الفرس وأدلائهم لاحتلال أرض العراق. بەوتەی شارەزایانی مێژوو بیانووی سەدام حوسێن بۆ ئەنفالی بارزانەکانەوە بوو کە گوایە پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵی بارزانەکان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هاوپەیمانێتیان بەستووە دژی دەسەڵاتدارانی ئەو کاتی عێراق. ئەوانە خائینن خیانەتیان کردووە لە شەعبی کورد و لە شەعبی عەرەب. یعنی سیاسەتێکی زۆر غەڵەتیان هەیە، نەبوو عەرەب ڕاستە نەبوو کوردیش ڕاستە. وەک شارەزایانی مێژوو دەیگەڕنەوە پەیوەندیەکانی ئێران و پارتی دیموکراتی کوردستان بەم شێوەیە بوو بارزانەکان بۆ ئەوەی نیازپاکی خۆیان بەرامبەر ئێران پیشان بدەن پاسداری ئێرانیان هێناوەتە سنووری حاجی ئۆمران لە پارێزگای هەولێر. دوابەدوای ئەو کارەش سەدام حوسێن سەرۆکی ئەو کاتی عێراق بە بیانووی خیانەتکردن لە وڵات بڕیاریدا بە ئەنفالکردنی بارزانەکان. بەشێکیش لە شارەزایانی مێژوو باس لەوەش دەکەن ئەنفالی بارزانەکان تەنها هۆکارەوە بووە کە بنەماڵی بارزانەکان کورد بوون. پرۆسەی ئەنفالی بارزانەکان بە 3 قۆناغ بەڕێوە چوو. قۆناغی یەکەم پیا و ئافرەت لە یەکجیا کرانەوە. لە قۆناغی دووەمدا پیاوە پیر و پەکەوتەکان جیا کرانەوە و ئەنفال نەکران، بەڵام ئەوانەی کە تەمەنیان لە سەر و 6 ساڵەوە بوو ئەنفال کران. لە قۆناغی سێم و کۆتاییشدا ژنە پەکەوت و پیرەکان ئەنفال نەکران و بەشێک لە ئافرەتە گەنجەکانیش ون کران و بەشێکیان ڕەوانەی هەرێک لە وڵاتانی یەمەن و ئوردون و میسڵ کران. بە پێی ئەمارە نافەرمیەکان لە سەرجەم قۆناغەکانی پرۆسەی ئەنفالی بارزانەکاندا 8,000 کەس ئەنفال کران و بێسەر و شوێن بوون. دوای 5 ساڵیش لە ئەنفالی بارزانەکان بە 8 قۆناغی دیکە هێزەکانی عێراق بە فەرمانی سەدام حوسێن و بە سەرپەرشتی عەلی حەسەن مەجید ئەنفالی کوردیان دەست پێکرد. بە پێی ئەمارە نافەرمیەکان 182,000 کەس ئەنفال کران و بێسەر و شوێن بوون. ئێستا 32 ساڵ بەسەر یەکەم ئەنفالی کورد کە ئەنفالی بارزانەکان بوو تێپەڕ دەبێت. هەموو ساڵێکیش لە سیوێکی حەودا بە شێوەی جیاواز لە هەرێمی کوردستان یادی دەکرێتەوە. تا ئێستاش ژمارەیەک لە ڕووفاتی ئەنفالی بارزانەکان گەڕێنراونەتەوە بۆ هەرێمی کوردستان. هونەر ئەحسان NRT